کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا. بەڵێ خۆشەویستان، ئەمڕۆ پێمان خۆش بوو لە ئێوارەی تاراوگەیە بەسەرتان بکەینەوە و هەموو ئەو کوردە بەڕێزانە بەسەر بکەینەوە کە ئەمڕۆ لەم شەقامەیە ئاموشۆکەن، لەم شەقامەیە یاخوب لە میوانی ئەم شەقامن کە یەکێکە لە شەقامە ناودارەکانی بەریتانیا و شاری بێرمیگام کە سۆڕۆدی پێڵێن. ئەم شەقامەیە یەکێکە لەو شەقامانەی کە ئێمە ئەتوانین بڵێین کوردێکی زۆر لێکەوە بێتەوە و کۆمەڵێ دوکانی کوردی زۆر لێیە و چەند ڕێستۆرانتێکی کوردی لێیە و خەڵکێکی زۆری لێ توانم بڵێم کە لێرە ئەبنە میوانی ئەم شارە ئەبنە میوانی ئەم جادەیە، چکە بەڕاستی ئەم جادەیەوە بەناوبانگەکە بێ بۆ ئێرە هەموو شتێکی دەستەکەوێت، بێ بۆ ئێرە لە هیچ شتێپەکی ناکەوێت. وێ پێمان خۆش بوو ئەمڕۆ لە بەرنامەی ئێوارانی تاراوگە ئەو میوانە بەڕێزانەیە خودت ئەو کوردە بەڕێزانەی کە ئەمڕۆ لە لێرن بەسەریان بکەینەوە و بزانین جەوی بەریتانیا چۆنە، بزانین جەوی ئەم منتیقەیە چۆنە و ئەوانەی کە برسیشیان بێ دێن لە ڕێستۆرانتەکان نانەخۆن یاخود پیاسەیەکی ئەم جادەیە ئەکەن کە توانم بڵێم هەمووان لەوانەیە یادگاریشیان هەبێ بەم جادەیە بەم شوێنە و حەز دەکەین لێرە ئەو خەڵکانە ببینین کە لە تاراوگەن کە بەڕاستی تەنیان لێرە و دەیانەوێت لێرە شتێ بکڕن یاخود بۆ ئێوارە ئەم ئێوارەیە کە ئێوارەی ڕەمەزانە شتێک ئامادە بکەن، شتێک لێرە بکڕن و بستنەوە لە ماڵەوە ئامادەی بکەن، بزانینە و گەنجانە چیان پێیە، چیان یاخود چی ئەکڕن، چ پەیامێکیان هەیە بۆ ڕەمەزان، ئەیانەوێ ئەمڕۆ چۆن ڕەمەزانی خۆیان بکەنەوە بەڕاستی، یاخود ئەو گەنجانە ئایا خورس نییە بۆ ئەوان ئیشکەن لە هەمان کاتا ماڵ پاکەنەوە، لە هەمان کاتا چێشتیش لێ بنێن، لە هەمان کاتا بتوانن کە ئامادەکاری بکەن بۆ ڕەمەزان بەڕاستی. و گەنجەیە لە وڵاتەیە بەڕاستی حەو ڕۆژەکە ئیشەکە، تەنها لە پێناو ئەوەی کە دەوروبەرەکەی پێویستێتی لەوانەیە خێزانەکەی پێویستی بێ، چکە بەڕاستی لەم وڵاتەیە تۆ گەر ئیش نەکەی ناتوانی ژیان بەسەربەری، لەم وڵاتەیە گەر ئیش نەکەی ناتوانی پارەی بێڵەکانێ بی، لەم وڵاتەیە گەر ئیش نەکەی ناتوانی پارەی شڕانسی سیارەکە و بی. بۆیە پێویستەکە هەمومان بەردەوام لە هاوکاریکردنی یەکترا بین، بتوانین ئیش بۆ یەکتر بدۆزینەوە، بتوانین ئەگەر گەنجێ پێویستی بە کۆمەکردن بوو کۆمەکی بکەین، هاوکاری بکەین، ڕێز لە پەیامەکانی بگرین، چکە بەڕاستی کۆمەڵێک گەنجێ لێرە یاخود لەم وڵاتە تووشی خەمۆکی بوون، تووشی ئەوە بوون کە ینی کاڵم تووشی خەمۆکی بوون حەزەکەن بستنە ناو خەڵکەوە، گەنجەیە لە ناو هۆستێلەکانە تا ئێستا ژەر بۆ خۆی ماوەتەوە. بۆیە ئومێدەوارم هەرێک لە ئێمە ببینە دۆستێک، ببینە برایەک، ببینە کەسێکی نزیک بۆ پەنابەرانی کە ئەمڕۆ هاتوون بۆ ئێرە، کە ئەمڕۆ هاتوونەتە بەریتانیا و دەیانەوێ کار بکەن، کەسابەت بکەن و ئیشەڵا هەموو پەناخوازانی کە دێن بۆ وڵاتە جوابیش وەرەگرن و بە سەربەرزی ژەچنەوە وڵات و نیشتیمانی خۆشیان و ئیشەڵا وڵاتەکەشمان ئاوەدانە بێ و کوردستان ئاوەدان. قوربان سڵاو عەلەیکم. عەلەیکم سەلام. قوربان ئێستا لە ئیش هاتوویتەوە؟ نەوەڵا ڕوون بۆ ئیش وەڵا. ئارە وەڵا. کاتژمێر چەندە ئێستا؟ ئێستا سەعات 5 و 3 ساعتەکە کەم دەقا. دەرەنگە گەڕێیتەوە لە ئارە وەڵا 5 و 4 ئارە وەڵا ساعت. هەیە بۆ گەنجانی کە لەم وڵاتە ئیش ناکەن. وەڵا ئەوانە کاکە خوان ئیش نەکەرن، ئەژنەوەتە مەعمەلەیە من نەفەریە وێ کەس نایە. ئارە وەڵا. چ مەعمەلەی؟ وەڵا پۆسی ناو XDP نەفەریە وێت نا کەس نایە، کەس ئیشی خەسن ناکە. باوەڕەکانی خۆت وتووە؟ بەڵێ. کەس نایکە. ئەی لەم ڕۆژە پیرۆزەیە کە مانگی ڕەمەزان چیت هەیە؟ وەڵا ڕۆژێکی موبارەکە و مانگێکی زۆر پیرۆزە، هەر زۆر مانگێکی زۆر پیرۆز. لەم ڕۆژەیە دەوێت چی بە دەوروبەرێ بڵێ، چی بەوانەی کوردستان بڵێ؟ قورس نییە ڕەمەزان لێرە؟ نا وەڵا ئاسانە بە ئەگەر یەکێ بیگرێ ئاسانە. قورس نییە لەو ڕۆی کە تۆ بارەوەڵا قورسە. بارەوەڵا بارەوەڵا ئەگەر سەڵ بی، ئەگەر بەس خۆت بی، ئەگەر خۆت بی احتیار بەسێک ماڵ مناڵ دەبێ قورسە هەروەڵا. باش ئەگەر خۆت بی، ئەگەر هەر خۆت بی، بڵێ ئایا قورس نییە لەلایەکەوە چێشتونان حازرکەی هەم شۆپینەکە بکەی هەم ماڵی؟ بەرەوەڵا قورسە بەرەوەڵا ئەروەزە قورسە ئەروەڵا. وەکو گەنجێ چیت هەیە لە تاراوگە بۆ کەسوکار بۆ نمونە ئەو نان و چێشتەی کە هەیە لێرە ینی تامی نان و چێشتەکەی دایکتەکە؟ ناوەڵاوی دایکی باشتێکە ئەوی لە کوردستان ئەی دایکی باشتێکە، لە فەرقی لە کوردستان لە کوردستان لە دانیشی بە عایلە فامیلی بەس لێرە کەس نابینە کاکە. تام و چێشی ئەو نان و چێشی دایکتەیە؟ ناوەڵا نایدە جیاواز هەروەڵاش دایک شیرینە
ئەرە وڵا ئەرە وڵ بێ خۆ سپاس عليك خۆزاتان باتەوە بانی چاو سلام علیکم پەیام وەڵا بۆ مسلمانان هەیە لەم ڕۆژەدا کە عیبادەت زۆر بکەن و خێر و خێر بکەن بۆ مسلمانان بۆ فەقیر و هەژاران هەر کەسێک نییە هەر کەسێ لە توانە هەیە یارمەتی فەقیر بدات لەم ڕۆژەدا ڕۆژێکی زۆر پیرۆزە بەدە حیسابە لە هەر ڕۆژێک وەکم ڕۆژانە داوا لە مسلمانان شەکەی نییە هەموو کاتێک ئاگیان لە خۆیان بێ لە عیبادەت و لە دوور بن لە کاری خراپە لەم ڕۆژەدا چونکەمە ڕۆژێکی زۆر پیرۆزە بۆ مسلمانان. بارك الله فيك مامۆستا با پرسیاریشکی لێ بکەم جیاوازی ئەمڕۆ لەگەڵ دوێنەیە چیە کە دوێنێ بۆ نمونە ڕەمەزان نەبوو جیاوازی ئەو ڕۆژانە چیە کە ڕەمەزان نییە و کە ئەمڕۆ ڕەمەزانە ڕەمەزان ڕۆژێکە زۆر پیرۆزە بەلای ئێمەوە لەبەرەوەی لە ڕۆژێکی هەمووی کاتی عیبادەتە ڕۆژەکانی تر ئێمە سەرقاڵین بە کارەوە وەڵام لەم مانگەدا مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆر عیبادەتەکەی لە مزگەوت ئامێنینەوە ئینشاءڵڵا عیبادەتەکەین بەڵام ڕۆژانی تر سەرقاڵین بە کاری ڕۆژانەمان. کەناڵی یوکێفۆر دەنگ و ڕەنگی کوردستانیانی شانشینی یەکگرتوو. ئێمە لێرە چین بۆ مەکتەبی ینی مسلمان لەگەڵ هەستەکەمە بێ هەموو مناڵێک فێردین بێ قورئان بخوێنێ ئێمە الحەمدلله هەموو شەوێ دێن تراویحەکەین قورئانە خوێنین ینی ئێمە ماشەڵڵا حەزەکەین بێتێ ینی زۆر ئیماندارێکی باش هەستەکەین زۆر حەزەکەین ینی دینەکەمان ینی حەزەکەین زۆر خوا عیبادەت بکەین زۆر دڵخۆشم زۆر پێم خۆشە لە پێشیشی زۆر دڵم خۆش بووە ینی زۆر پێم خۆشە جەژنی شتێ ڕۆژێ ینی مانگێکی زۆر خۆشە ینی مانگێکی بەس عیبادەتە لەگەڵ ماشەڵڵا ئێمە زۆر لەکین ینی ئێمە زۆر شانسمان هەیە ئەتوانین لە بەڕێزانیا لە وڵاتێکی یۆروپی ئاها بتوانین بکەین. کەناڵی یوکێفۆر دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. طبعا فهمي رمضان أويا باسيش مان كل جمعة إن شاء الله بشر نزيكي خوابت خوا برستي إما حقيقتي أم جيانا من بودر كوتوكو جيانيكي يعني جيانيكي كرتا هيج أوي تدانية إلا مستقبل مانو هموما للاي خوا إن شاء الله أم رمضان وما لبكت إما زياتر حسب وجودي خوا وحسب ذكري خوا بكين إن شاء الله ونزيكتري زياتر نزيكي خوا ببين وحتى بلقاي أو بجهين إن شاء الله خوي جورا سرفراز ماكت هم للدنيا وهم لقيامتي إن شاء الله خلقي شوالي بيت نزيكي خوا ببتكو أو شتي خوي جورا أمري بيكردوين أو كوشون استابة جاي خمان من خلق ليك ترازينية لسبب أخلاق وشتي إسلامي لدسمان داوا إن شاء الله خلقك والي بيت زياتر نزيكي خوا ببت وزياتر نزيكي دينيش ببت بو ليك رازي ببني إن شاء الله. بارك الله فيك ماما. كاك سلاوتان ليبي. سلاو لتوش. حالتان. شو ناولي ركوبونا تو؟ والله جاوي إواري ورمضان ودوائيش وبخوم هاتون ديرا دوتا متقيدة كينو. شما بيزو بمال دي بيني وإواري وبخصوصا رمضان أرى ولا جا. من بيمتى متقيت أنا كنت دوت أنا الناس عم باسي جيت أنا والله باسي شنينان وباسي سياسة أمبولات وسياسة كردستان و. جوازيها. أي والله بالدنيا وجوازيك زورجة. شنينان كنت جوازيان أبي تريا. والله إخو الهردو الروا جوازيها. سيارة. والله إذا خواب سيادة جالس سينجري. أرى والله. جان تام فرزنية استأمر رمضان باشا. جان تام فرزنية كبون من إيه وبس خوتانا. والله خوي شجر فاميلي بي بون من خيزان تبي بعشرة لو يك سينجل بي. سينجل بي تبي لما تحمنا بخويتو بخوي ناتو أنا اشتغل مع العازر كي. لأن بخوي ناتو أنا عازر كي. خوت دي موكرة وقربون من الروجي تو بالروجو. يا. على كتاب تجنب. أنا بتشي شوبينا قبل. والله بالدنيا. لا تتشش تكليني. لا مكاني بشو. أكيد لقاني بيس بيبت لقاني شو. أنا بخوا كل بقى كيش تمالي ده. كنت كردستان لكردستان أما خوي كار كسكارك. والله إلا كردستان تاي صار اجتماع نذكر. صد مالي ديك يا بخوي. حتى وكونيت أوروبا ونيت غريبي بيروشتانا ناكيتو كردستان شونه وإيرشونه. عارف. والله رمضان براستي مانجيكي خير وبركة مانجيكي زور خوشة
ینی لەو مانگەدا تۆ دەبێت دڵ و دەروونی خۆت ئارام بکەیتەوە ئەو لە گوناحشتی چیتان هەیە بۆ گەنج لێرە کە تۆزێت بەڵا گەنج چییە بۆ خۆی پارە پیاکە هەر پارە پێ ئەی چی ئەی پارە و پێ نەبێت مستەقبلە پیاکی لێرە خوێندن گرنگ نییە خوێندن گرنگە بەتاشیت بە تایبەتی زمان بەڵام پێش خوێندنەکە یعنی زمانەکە بزانی بەڵام گرنگترین شتەوەیە تو لێرە بتوانین لە سەپی خۆ بۆسی هەلمویمتر هەر میهنەیە بزانی وڵی میهنەیە بزانی زمان بزانی تۆ پێیسە بە کەس نابێت تۆ گەر زمان نەزانی ناوەڵا لە زۆر بەی شوێنەکان پەکتەکەوێت باشەکە زمان بزانی بەڵام میهنەکە نەزانی ناکرێت ئەخر ناڵێم پێشەم شتێ زمانەکە بزانی شتێک داوە میهنەیە شتێ بزانی یان ئەگەر میهنەیە نەزانیە بێ شادێکە بێ بەڵام ئەگەر میهنەکە باشترە بەلای منەوە شەهادەکە شادە گرنگە بە زۆر نابە بیری سوکارتانەکەن بەدڵنیایی بیری چۆن زۆر تەوا وڵا بە دڵنیاییەوە ئای چۆن تازە هاتوومەتەوە تازە لە کوردستان چیتان هەیە بۆ دایکتان ئەو خواردانەی کە ئێواران لە مەقامەکانە ئەی خۆنیا خۆتان ئامادەیەکە هەرز و عاسمانی دایکتانە ناوەڵڵ شتێکە هەلێک دووبارە حازریکە باشترە لە مەتەمیێرە دایک دووبارە بوونەوەی نهێنێ ئەو شتێک خواردنی دەستی دایک نەکە خوارد هەموو شتێکی دایک جیاوازە لە شتەکانی کە ڕاستی دایک گەورەیە باش لە ژێرپێی دایکدایە جوان تۆ هیچ حازرەکەی خواردنیشت لە ماڵەیە لە مەتامەکان نانەخۆ وڵی زیاتر لە مەتەمەوە گەر تاوان برادەران بێک و کۆبینەوە خۆمان شتێ حازرەکەی نێوارە دڵنیاییەوە زیاتر لە چی ئێوارانی ڕەمەزان وەڵی من هیوایەتم کەبابە هەر هەموو کاتە کەباب دەخۆم ئای کوڕ چاومە ترشات هیوایەتم ترشات وڵا سلێمانێ برنج فاسۆلیامانێ ئارەوە ئارەوەڵا باشە پرسیارێ بیری نیشتیمان ناکەن وەڵی نیشتیمان وەڵی گەر بیری دایک و باوکم کەم دەنا بیری نیشتیمان ناکەم نیشتیمان بەو سەقەتەوە نەوەڵە بەو وەزعی کە لەوێ هەیە نەوەڵە من تازە گەڕاومەتەوە ناوەڵا بیری کوێ نیشتیمانەکە بیری چی ناکەی چی شتێکت تیانە بێت چۆن کورت چۆن شوێنەکە وینەکە بە دڵنیای بیری یادگاریەکانەکەی بەڵام نیشتیمان بۆ شێ بە دڵنیایی وایە چۆن بیری شوێنەکانەکەی بیری ئەزمەڕەکەی سەرسنارەکەی سەوڵەکە هەر یەک لە ئێمە پاڵنەرێکمان هەبواتین بۆ وڵاتە پاڵنەرێکمان گەر ئێمە شتێکی جوانمانە بووە لە کوردستان دەسەڵاتێکی جوانمانە بووە ئێمە قەرامان نەهێنا بۆ وڵاتە مەبەستمان بۆ هەر یەک لە ئێمە لە وڵاتەکەی خۆمانەوە خزمەت بکەین ئایا پلانتان هەیە بۆ داهاتوو بیر لەوە بکەنەوە کەڵێن ئەگەر وەزع باش و بڕۆینەوە خزمەتی وڵاتەکەی خۆمانکەین دڵنیاییەوە هەموو کەس دەبێت ئاخیرەکەی هەر بگرێتەوە وڵاتی خۆی نیشتیمانی خۆش شیرنە ئێمە ڕاستی هەرچەندی لێرەش بین جوابی ئێرەمان هەبێ هەر شتێک هەر پلە دوین هەر سەرڕەشین قەت حیسابی ئەومان بۆ ناکرێت کە تۆ کەسێکی پلەیەک بی لە وڵاتە وڵاتی پلەیەکی تۆ ئیلا بیلا ئەو وڵاتەیە کە تۆ لێ لەدایک بوویتە بۆ من ئێمە لە کوردستان لەدایک بووین ئیلا کوردستان وڵاتی یەکەممانە ئیشاڵا ڕۆژێکدا هەر دەگەڕێنە هەمومان بە دڵنیاییەوە ئەگەر تۆ من پلانم هەیە بەڵام نەک لەم کاتەیە تۆ ئەگەر بە تایبەتی لە کۆمەڵێ لایەنەوە تۆ ئەگەر مێشکی سراحەت بێت لە کوردستان چ مەجبوری لێرە بژیت بە تایبەتی پێشەمون شتێت تۆ خزمەت گوزاری یان سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە تۆ بۆ منە لێرەیت زۆر کێشە نییە نە ئاو کارە بە نازانم ئەنج شتێکەیە لێرە ینی مەوزوعی دایرەوە و شتانە نییە تۆ زۆر کاتت بە فیڕۆ ناچێت لێرە سعاتی ڕاکە بە دوای شتا و دایرە و هەر شتێکە بێ پۆستێکەکەیت و یا ئۆنلاینە شتەکە و بەدەسەگا بە پۆستێکە بۆتەگە ئەمە لە ڕووی کارە باوە ڕاستە هەمووی شتەکان گرانە پارەی بەڵام شتەکان ڕێکخراوە بەپی پێداویستی بەکارێنی پارە ئەگەر زیاتر بەکارێنی زیاتر پارایی هەر کەسەوە بەپی پێداویستی خۆی ئەلمویم هەموو خزمەت گوزاریەکان هەیە بەڵام لە کوردستان زۆر بەی خزمەت گوزارەکان نییە بۆ نە سیستەمی بانقیە نییە ڕێگەوبانە وێرانە تێگەی تۆ هەرچەنە ژیانیش و خۆش بێ بەڵام تۆ لە کوردستانە بۆ نمونە سیرەکەی خزمەت گوزارێکی وای نییە ڕێگەوبانێکی وای نییە ئەنجا هەست بە ئەمان ناکەی بە تەواوەتی تێگەی لەوێ یعنی زیاتر هەستەکەی ڕوبەڕووی کێشە ئەبیتەوە بەردەوام هەم لە ڕووی خەڵکەکەەوە هەم لە ڕووی دەستگای ئەمنی و ئەو شتانەوە ئەنجا یعنی وڵاتێکشە سیقی لەسەر نییە تۆس بینە ڕۆژ لەعانەیە ئەمڕۆ وەزع خۆش بێ لە کوردستان بەیان تێکەچێ
شتەکە بەردەوام نییە بۆیە زیاتر خەڵک هەست بە ئەمانەکە لێرە دوا پەیامێکتان هەیە بۆ گەنجانی وڵات گەنجانی نیشتیمان ئەو وڵاتێک هەموومان خۆشمانەوێ بەڵێ وەڵای من پەیامم ئەوەیە کە پێیان ئەڵێم بۆ منە ڕاستە و زروفی کوردستان لەم کاتەیە قورسە و ئەم وڵاتانش بەم وەزعەیە تێپەڕیون کە کوردستانی سا پێی تێپەڕیەوە ئەلموهیم ئینسان هەر هەوڵی خۆی بە نەک بڵێیت وەڵا هیچ نییە نازانم چی نییە ئەلموهیم چونکە وەکو وتم گرنگترین شت ئەوەیە کە ئینسان میهنەیەک بزانێ توانێت لەسەر پێی خۆی بوەسێ چی لە کوردستان بێ و لێرەش بێ تو ئەگەر میهنەیەک بزانیت لە کوردستانیش بە دڵنیا بە لەسەر پێی خۆت وەسی ئەتوانیت لەوانێت دوور نییە بۆ منە خەڵک لەوانێ دایم گلەی لە حکومەتکە ئەجا قچێکە لەوانێت تۆبی بتوانانی وڵاتێ بگۆڕی وەڵی گەنج وەڵی خۆی وڵات لە سەروی هەموو شتێک پێویستی بە گەنجە گەنج ئەوەی کە وڵات بەڕێوە دەبا گەنجەکانن پیرەکان کاتی خۆ لە شاخی کردویانەتەوە ئەو ڕۆژتۆ ئێستا ڕۆژی گەنجە کە گەنج وڵات بەڕێوە بەرێ بەڵام ئەگەر نەتوانێت هیچ شتێکی بۆ هەڵ نەسوورە لە کوردستان بەڕای من بابی بۆ ئێرە بەجێ بێڵێت کاتیە ئەوە من بە حەلی نازانم ئاوەکەی تۆ بەرا خەڵکێکی زۆر لە ناوەجێ ئایا ئەی دایک و باوکانەی کە ژەرگیانە سووتێ چ پەیامێکە هەیە بۆ خۆی وایە بەڵام کە سیر بکەیت تەلەبەی وا دەبینی دەرەجەی 90 لە زانکۆ پەیمانگاکان وەرناگیرێ تەلەبەی وا دەبینی زانکۆ تەواو دەکات لە دانامەزرێ یعنی هیچ شتێک نییە لە کوردستان غێری ئەوەی کە تۆ دەبی بە پێشمەرگەی پارتی و یەکێتی زۆر کەسیش ئەوەیان قوبوڵ ناکات ببێ بە پێشمەرگە کە هیچ شتێکیش بۆ نەگونجێ لە کوردستان ناچاری کە بەجێ بێڵی ڕاستی لە کوردستان ژیان قورسە ئێستا لەو کاتەدا بەتابەت بۆ گەنج چکە نە ئیشێک هەیە بیکە نە دامەزرانێک هەیە بیکە بەڕاستی ژیانی قورسە کوروتەنی ئەڵێ شام شەکرە وڵات شیرینترە کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا بسم الله الرحمن الرحیم واللهی پەیامی من بۆ ڕەمەزان ئەو دەروونە صاف و پاک و خۆشەیە کە لە ڕەمەزانە هەمانە ڕاستی ڕەمەزان گەورەترین نیعمەتە کە خوای گەورە داوەتی موسڵمانان و بە دینەکانی تری داوە بەڵام پەیوەست نین پێوە بەڵام بە ئێمەی داوە هەموو ساڵێ ئێمە لە مانگێکا دەرونی خۆمان پاکەینەوە و لە هەمان کاتە تەندروستی خۆمان پاکەینەوە من یەکێ وەکو خۆم هەموو ساڵێ چاوەڕوانی ڕەمەزانەکەم بۆی تۆ لە وەزنم دابەزێ گەورەترین نیعمەتە خوای گەورە داوەتی پێمان لە هەمان کاتە ئەگەر لە ڕەمەزانە تەجروبەمان کردبێ ئێمە زیاتر عیبادەت و تاعەت و خێر و حەسەناتمان زیاترە جا بەڕاستی گەورەترین نیعمەتە خوای گەورە دایەتی پێمان و هەبێ حەمد و ستایشی خوای گەورەی لەسەر بکەین بۆ ئەم مانگە پیرۆزەی کە دایەتی پێ ئاخوازە خێری وەش باتەوە ئاخوا بە خێر مشارەکەمە کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا